ئینشاءڵڵا یعنین پێشکەشێکین و دابەشێکین بەسەرتانە. ئێستاش ئەوەی کە هەیە کە دابەشێکین بەسەرتانە موچەی ماهەکانی نۆ دەیە موچەکانی ئینشاڵڵا دابەشەکەین هەروەها لەگەڵ ئەو جلو کەلوپەلانەی کە هاتۆ بۆمان لەگەڵ هەرێکە بەشە حیسە و بەشەیەک گۆشت هاتووە ئەیژ ئینشاءڵڵا دابەشەکەین بەسەرتانە. جلانەی کە بەکارتانە بە کەڵێکتانە بۆ خۆتان و مناڵەکان ئینشاءڵڵا هەڵیگرن و ئێمەش هێناومانە بۆ ئێوە. الحمد لله ئەمڕۆ ڕێکخراوی هاواری خێرخوازی نووسینگەی قەزای سی سادق موچەی مانگەکانی نۆ دابەشەکەین بەسەر منداڵانی بێباوکدا بەسەر نازاراندا کە الحمد لله ئەمڕۆ ئەوەی کە دابەشی دەکەین لێرە بڕی 8 ملیۆن و 260,000 دینارە بەسەر 77 منداڵی بێباوکدا کە لەلایەن خێرخوازانەوە ئێمە هاوکاریمان دەکەن کەفالەتی مناڵانی بێباوکە بەپێی ئەو قائیمە و لیستەی کە لای ئێمەیە. سپاس بخوا ئەمڕۆ هەستاین بە دابەشکردنی ئەو موچەیە. ئێوە بارێکە خوای گەورە ناوێتە سەر شانتان لەوانە بێ لە لای خوای پەروەردگار ئێوە لە زۆر کەسی دەوڵەمەند و خاوەن جلو و بەرگی جوان و خاوەن قەسر و قەمەرە و سەیارە لای خوای گەورە پلەتان بەرزتر بێ بە شەرتێ شکر بن لای خواتان لەبیر نەچێ. وە ئەو خەڵکەیشی کە لە ئەوروپاوە خوا جەزایان باتەوە ئەم جلانە کۆئەکەنەوە پارەی لێ ئەدەن ماندووبوونی لەگەڵا ئەکێشن ئەینێرنەوە بۆ ئێمە لەوێ کۆمەڵێ خوشکدا ئەنیشن کەیکیان ئەم دادە بێگردەیە خوا جزای باتەوە پارچە پارچە جای ئەکەنەوە سەیری ئەکەن بەخوا زۆر جار پارچەی تایە دڕاوە ئەی بنەوە ئەی دوورنەوە هەنێکی تایە ڕەنگە نەشیاو بێت چونکە کە لە ئەوروپا جلکۆ کرێتەوە مەرە هەموو نەوەیەکی تێەکەن نەشیاوە بۆ ئافردانی ئێمە مەجبورەوە جیاکەنەوە ئەی بن فڕێ ئەدەن یا ئەی سووتێنن لەبەرەوە بە کەمی مەزانن دوعای خێریان بۆ بکەن خوشکە بە ڕێزەکانم. واگای هاالێ کەس نییە هاوکاریم کە خوای گەورە و زۆر زۆر دەستخۆشییان لێ یەکەم و دوعای خێرتان بۆکەم بۆ هەمووتان بۆ خێرخوازی ئەم مناڵە نازارانە کە ئەوەنە باشن دوعای خێرتان بۆکەین و دەستخۆشیشتان لێ یەکەین و نمونەتان هەر زۆر وێ ئیشەڵڵا و بەخوا ئەوەنە باری من سوک بووە ئایسە مناڵەکەم هەان لە پۆلی یەکە خواگادارە لە لاینی جل و بەرگ و خواردن و لە ڕەمەزانە هەموو کاتی هاوکاریان کردین و دوعای خێرتان بۆکەین ئیشەڵڵا.